بسم الله الرحمن الرحيم. هو چێکەی لێرە؟ هەڵە بە قوڕنەی لە زیێ ڕەو پێکردم. ئەوە چیوە هاوار بەمبیانێ؟ ئەها کۆمەی بە ئاڵتون. ئاڵتون نییە، شتێکی هاتووە بە خەیاڵمە ژنەکە. چییە؟ بۆ من ئەمشەو تاکو و بەیانی نووسوم. وتی یەک زەڕە خەوتوەتە چاوم. سەیری کە عاقڵانی. ئەمە لە مەسلحەتی ئێوە سەرفیەکەم. حەزەکەی هەموو ڕۆژێک کەباب بخۆیت. کەباب. بە لە فیرۆ بەرکەوێ. من ئاڵتونمەوێ. ئاڵتونە بۆ ناکڕم. ئەبێ بۆم کڕێگینە هاها بەردابم لەلاو. ئەرێ تۆ دەماخە هەیە دەماخسەز ئاڵتونی چی ئاخرش بۆ دێم بە ئاڵتون. بۆ کێڵێ دەماخسز ها؟ ئەرە ناڵم من بخۆم بە ئیستراحەت شەو شەردەمە بۆڵەتانە دەبێڵم خەوە باسی ئاڵتون نەکەی ها ئەژینە ئەکێشم بەلای دەدا. دەمی من؟ بەڵێ. ئاڵتون پارەی خۆم ئاڵتون خۆمە. چێ بەریە بێنە بێنە. خۆم بە کێکێشی پارەکە ئاڵتونی خۆمە. خنکە. باوانێ شارێ بۆ پارە شێت بووی. بێنە سەر سوار کەس. خۆمە. بەس. خۆم قەرارم ما. ئەرێ ژنەکە چیەکەی لێوێ دەوەرە چاکەم بەرە من موعیدم هەیە بێ بڕۆم. چییە مەسەلە دەتۆ وەرە؟ گورە بێ بەڵابی ئەو ماڵە دیسانەوە یەک هەرافەرتەنەیەکیانە مەگەر خوا بزانێ نازەم لەسەر چی هەمووی لەسەر پارەیە پارە. باشە پارە ئەوە هێنێ؟ ئەی وەڵڵا پارە ئەوە هێنێ ئاسکە کا بە گوێ درێژ گوێ درێژەکە بە ئاسک برا لە براکە. وا منە ڕۆم. ناڕۆی دانیشە 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 و دانیشە. ئەوە چی شێت بووی؟ شێت نابووم شێتێ کردم باللهی شێتێ کردم ئەوە لە خۆشی پارە ئاواکەی؟ پارە و لە خۆشی پارە و پارە کاکە گیان من درەنگمە ئەبێ بڕۆم بواکەی. درەنگمە نییە ئەوە خێر بوو کردە ها ئاگرێکی هەڵاوەتە ماڵی ئێمەوە. بۆ پارە بوو بە ئاگر لە ماڵیەوە؟ ئەرە وەڵڵا پێشتر ئەو ژنم نێزانی مێژە دەمی خۆی دەرکا ئێستا لێم بۆ بە ئاگر حەشێت بووم بەخوا ئیسراحەت لەو ماڵەیە نەماوە. بۆ چی بوو پێم بڵێ سەبەبەکەیم پێ بڵێ. کاکە فارۆر لەگەڵ جانتا پارەکەم بردە ماڵەوە هەر ئەوە نەم خۆش و دام ناو ژنەکەم زانی کە پارەیە ئەیتر ئەو ماڵە بوو بە ئاگر هەر ڕێکتیەکەی بووە بە جەهەنەم کەس ئیسراحەتی تیان نەماوە خۆ یەک دەنێک. بۆ خەڵک بۆ پارە فڕێ بۆ ئاسمان. دەوڵا بە معلوماتە ئەم پارەی جەنابم منی کرد بە ناخی عەرزە نەک ئاسمان. وەڵا سەیرە. ئەزانی چۆن سەیر نییە بە قوربانم لەوتێ و پارەی هاتوۆتە ماڵی منەوە نە ئیسراحەتی تیا ماوە نە ئەزانین خەوت چییە نە ئەزانین ئیسراحەت چییە نە ئاگامان لە کەسابەت ماوە معەدەل خەریکی شەڕەجنێ و پەلاماری یەک معقولە دوێنە وەڵای لە ژێ دەسەڕام نەکرد دایخنکانم کاکە جا مەمنونە ئەبم مەمنونە ئەبم ئەو پارەیەم لێ وەگرەوە. ئاخر پەشیمان نەبیتەوە. پەشیمان نابمەوە لەخوا بەزیێ هەبێت لە کۆڵم بووە. ئێستا چۆن ماڵەوە لەم وەرە ژنەکە داوای لێبوردنە لێکم باوەکو جاران بژین بەخۆشی. گۆرانێکیشی بوو ئەڵێم مەملی مەماهەنی مەمۆ هی خۆمە و نایم بە تۆ هی تۆش بێت لێت دەستێنم ماڵە و ماڵدەی فڕێنم ئەی مەملی مەماهەنی مەمۆ